بیکارانی عزیز سڵاتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ با کۆمەڵی بڕگە و بابەتی نوێ هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتا بێت. خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆژماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون کە تەوەری یەکەممان تەوەرێکی تەندروستی و گفتوگۆ دەکەین لەسەر گرفتێکی تەندروستی کە ئەویش هەوکردنی پووکە باز لە هۆکارەکانی هەوکردنی پووکەکەین و لە هەمان کاتدا باز لە نیشانەکانی و پاشان چارەسەر و خۆپاراستنەکەی دەکەین و دوا بە دوای ئەوە یان لە هەمان تەوەردا گفتوگۆ لەسەر کلۆربوونی دانەکەین بزانین هۆکارەکانی کلۆربوونی دان چیە و بۆچی ئەگەڕێتەوانێ و باز لە هۆکارەکانی و نیشانەکانی و پاشانیش چارەسەرەکەی دەکەین. دوا بە دوای ئەوە دەچینە تەوەری دووەمی پرۆگرامەکەمان ئەویش باز لە نهێنییەکانی بەختەوەری خێزانەکەین بزانین ئەو نهێنیانە چین یاخود ئەو بنەمایانە چین کە ئەگەر خێزانێک پەیڕەوی بکات یاخود لە خێزانێکدا هەبێت ئەوە خێزانێکی بەختەوەر ئەبێ. ئەمە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ئەبێت دواتر لەگەڵ هەریەک لە میوانەکانماندا گفتوگۆی زیاترەکەین. جگە لە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆ بڕگە و بابەتی جۆراوجۆر بۆ ئێوەی ئازیز ئامادە کراوە دەچینە لای بڕگەی یەکەمی بەرنامەکە کە بڕگەی وەرزشە بێگومان هەریەک لە ئێمەوا پێویستە کە ڕۆژانە وەرزش ئەنجام بات جگە لەوەی کە بۆ تەندروستی لەش و بۆی کە لە شولارێکی ڕێکمان هەبێ هەندێک جار وەرزش بۆ چارەسەری گرفتە تەندروستیەکان بەکارەهێنرێ بە تایبەت بۆ پشت و بۆ جونگە و ئەژنۆکان با پێکەوە بینەری بڕگەی وەرزش بین و دواترە گەڕێین وڵاتە. من وەکو ڕێژان فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا ئەمەوێت مەجموعەی ڕێنماییتان پێ بم و چەندین تەمارینتان پێ بم کە بتوان لە ماڵەوەش سوودی لێ بین و بتوان لە ماڵەوەش ئەنجامی بدەن بە شێوەیەکی زۆر ئاسان. ئەمەوێ بازنە تەمرینێ بکەم کە زیاتر بۆ مانتیقی سەمت دووە پشتیش سوودی لێ بێ بەڵام بە تایبەت زیاتر تەچیزەکە چێتەوە سەر سمت. هیوادارم سوودی لێ وەرگرن. لە کولی هەموو جوڵەیەکە ڕاگرتن لە بەشی سەرەوە گرشکردنی ماسوولکەکە و دواتر گەڕاندنەوەی بە شێوەیەکی ئاسایی گرشکردن پاشان خاوبوونەوەی ماسوولکەکە لە هەمان کاتە و هەموو جارێک هەناسە وەرگرتن لە کاتی ڕۆشتنا بەلوود و دانەوەی بەدەم هەموو کاتێک و چەند تکرارەت کردەوە بە قاچە و نتریش بۆ قاچەی تر ئەنجام بدە. و دواتر کشاندنی دیسانە ماسوولکەی ڕان. دە بۆ 15 سانیە و دواتر بە لای چەپ پاشان بە عەکسەوە بەلای ڕاست. دواتر ئەچینەوە هەمان خاڵی سەرەتا کە دەستمان پێ کرد
و لە هەموو کاتێکە لە کاتی کشاندنی ماسوولکەیەوە لە کاتی سترێچینگە با بڵێن کە ئەڕۆیت زۆر مهمە گرنگ تەرکیز خەیتە سەر ئەو شوێنەی کە سترێچینگی پێکەی و تەرکیزت لەسەر کوێ بۆ چ شوێنێکی سفادەی لێبینی ئەم کاتە ئەگەر من لەم حاڵەتەیە ئەگەر تەرکیزم لای خۆم نەبێت لەوانەیە زۆرترین قووەت بگەڕێتەوە بۆ شانەکانە نە بەڵام تۆ خۆت وا لە خۆت کە قووەت بێتەوە سەر پشتت تەرکیزەکە بێتەوە سەر ئێرەت و ڕاکێشە ڕاستە بڵێتن وڵی لە هەموو کاتێکە ماسوولکەی شان و ڕان لەگەڵێت تۆ جوڵاندوتە ماسوولکەی هەمووی ڕەتی بەیەکەوە هەیە ڕاستە لەگەڵ یا ئەکشێندرێ بەڵام تەرکیزەکەت ئاەکوێ شەرتەوەی هەردیسانە قۆڵم نەخێر عکسەوە تەرکیزەکەت بخەرەوە پشتت بۆ ئیسراحەت پێدان و دواتر کەشەی بۆ پێشەوە بە هەمان شێوە ئەوێ ڕاستە بڵێتون لە قووەت لەسەر دەستمە بەڵام تەرکیزەکەمە بێ شێتەوە سەر پشتن و لە هەموو حاڵەتێکە و لە هەموو کاتێکە تەرکیزکردن لە هەموو شتێک گرنگترە ڕاستە من لەوان لە زۆربەی تەمارینە ئەو شوێنی کە ئەیجوڵێنم ئەمەوێ بیجوڵێنم ڕاستە سەوکوی کە ئاماژەم پێەیە قووەتەکە زیاتر لەسەر قۆ و شان ماگەراوێم لێ نەبێ و هەموو شێت چێتەوە سەر ئەوێ ڕاستە بەکوێی شەکەی بە دەزی شەکەم بەڵام قووەتەکە تەخیتەوە کوێ ئەو شوێنەی کە ئەتەوێ تەرکیزی بخەیتە سەر کوێیە نوتم پشت ئێرە بزۆڵێنە و زۆربەی یاریە ئەگەر بێتەوە سەر باسی یاریەکانی تریش بکەین بەچێکی لەوانەیەکو بابەتی پێنج پرێزەگەر بیکەین بۆ نمە ڕاست تەرکیزەکەت لەسەر ئەبێ سنگ بێ چەندێک قۆڵە زوڵە چەندە ترایسە زوڵە ئەوانە دەبێت تەرکیزەکە لەسەر سنگ بەڵام بۆیە من ئەمە ئاماژە پێم بۆی هەست کەسێک بەگەر لە ماڵی شۆ بێ سوود لەم وەرزشە وەربگرێ هیوادارم تەرکیز و تەکنیک وەکو خۆی بکاتەوانێ چکە لەوانەیە شتێ بکەی شتێکی تر بزۆڵن هیوادارم سوودم گەیاندنم بێ بە هەموو وەرزشکاران و بە تایبەتی بۆ کەسانی کە لە ماڵەوە توانیان نیە بچن بۆ قاعەکان بە هیوای سیدبوونین بۆ هەمووتان ڕێزمێ بۆتان چای هەمووتان ماچەکەم. خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکە کە تەوەرێکی تەندروستی و باز لە گرفتێکی تەندروستی دەکەین کە لە ئێستادا تەواوی مرۆڤ لە هەموو دنیادا تووشی ئەم حاڵەتە ئەبێت ئەگەر زوو بێت یاخود درەنگ بێت یاخود ئەگەر جارە بێت یان چەند جارە بێت تووشی ئەم گرفتە تەندروستی دەبێت کە ئەویش هەوکردنی پووک و کلۆربوونی دانە. لە بەرنامەی ئەمڕۆیە ئەمانەوێ باز لە هۆکارەکانی هەوکردنی پووک و کلۆربوونی دامکەین لە هەمان کاتدا باز لە چارەسەرەکەی دەکەین و باز لە خۆپاراستنەکەی دەکەین و نیشانش ئەگەر نیشانەیەکی هەبێت بازە نیشانەکانێکی باز لە قۆناغەکانی کلۆربوونی دانەکەین بزانین بە چەند قۆناغدا تێدەپەڕێ هەر بۆمە بەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆرە لۆنا کاوەمان کردووە خوێندکاری ماستەر لە نەخۆشیەکانی پووک. دکتۆرە سڵاو لێ بۆ بەیانی باش. زۆر سپاس بەخێر بێ. دکتۆرە بە سەرەتای وەکو ناساندنێ بۆ هەوکردنی پووک بزانین هەوکردنی پووک چییە لە پووکەوە دەست پێکەین و باز لە هۆکارەکانیشی بکەین لەگەڵیا. پێشەکەی زۆر سپاسدانەکەم بۆ میوانداریە جوانە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. پێشەکەی ئەمەوێ باسی ئەوە بکەم کە پێکاتەکانی ددان چییە؟ لە میناوە دەست پێکەین مینا ئەو مادەڕقەی کە ئێمە هەمومان دکتۆرە پێم خۆشە سەرەتا باسێکی پووک بکەین دواتر ئەچینە سەردان باشە. اینجا دوایەوە ددانەکان بەچی داپۆشرا بە پووک داپۆشراوە پووکەکەش شانەکانی دەوروبەرێتی و ڕیشاڵەکانە کە بە ددانەکەەوە بەسترێت و ئێسکەکانی چواردەوری ددانەگرێتەوە کە ددانەکان هەڵەگرێت. ئەمەش بازێ جار کە چارەسەرخوازەکانی خود نەخۆشەکان کە احتیمال بە دەمودانیان نادەن یان نایشۆن یان بەبوونی چەند هۆکارێکی ترۆک و تەلیدان ڕاستکردنەوە بێ یاخود هۆرمۆناڵ چێنج بێ کە لە تەمەنەکان جیاوازەکان ڕوئەیە یان پاکڕانەگرتنی ددانەکان ئەمانە بێتە هۆکاری هەوکردنی پووک هەڵ ئاوساندنی پووک سوربوونەوەی پووک خۆت خوێنی لێ لە کاتی ئێداشتنەوە. باشە یعنی نیشانەکانی هەوکردنی پووک بەس تەنها خوێنی هاتنە لە کاتی داشتن یان نیشانەیەکی تریشمان هەیە سوورە بێتەوە هەڵ ئاوسە پووکەکە. جاری وا هەیە مەسەلەن نیوەی دانەکان دائەپۆشێ یاخود بەعکسەوە پووکەکە دائەبەزێ لە ئاستی خۆی دابەزێ ببوونی کلسەوە بێ پاکنەڕانەگرتنەوە بێ ددانەکان شاشە بێتە پێشەوە ئەمە لە تەمەنی گەورەی زیاتر ڕوئەیە درێژبوون هەستێکی دانەکانی درێژە بێت
بەڵام خۆی ئەوەی پووکەکە دابەزیوە و ئیلتیهابی کردووە اینجا کاتێکە و ئیلتیهاباکە پووکەکە و ئسخانەکە خۆیان لەو بەکتریانە دوورەخەنەوە وازان پارێزگارێ بەس خۆیان دائەوەزن لە عینەن کاتە زۆر باشە جگەرە و مادە کحولیەکان هیچ کاریگەریی هەیە لەسەر مادە کحولیەکان و خاستە جگەرە کاریگەری زۆری هەیە لەسەر پووکەکە و هەروەها نەخۆشی وەکو شەکرە نەخۆشی درێژخانەکان یاخود زەخت ئەمانە تەسیرانە بەس بە دەرەجە یەک شەکرە زۆر کاریگەری هەیە لەسەر نەخۆشەکانی بوو کەم خوێنی یان کەمی ڤیتامینەکانەوەش کاریگەریان کەمی ڤیتامینەکان کاریگەریان هەیە بە تەکید کام ڤیتامینەکان جۆری ڤیتامینەکان بە تەکید کاریگەری تایبەتی هەیە ڤیتامین دی علاقەی بە ئێسکەکەوە هەیە ئەوەش بەعزێ جار تەسیری هەیە و هەروەها بەکارهێنانی دەرمانی درێژخایان یان بەعزە دەرمانێک وا لە پووکەکە کە بە ئاوسێ وەکو دەرمانی دژە گەشکە و کەسانی گەشکیان هەیە مەسەن بەعزە دەرمانە بەکارهێنن وا لە پووکەکە بە ئاوسێ کەمی کالیسیۆمیش کاریگەری هەیە لەسەر زیاترێک چێتەوە سەر باری ئەسک و ددانەکان باشە ئەو هەوکردانە کورتخایەنە یاخود درێژخایەنە یان لە چ کاتێکا کورتخانە بێت لە چ کاتێکا درێژخانە یا زۆر جار ئەیبیستین کە بۆ ماوەی 2 ڕۆژ یا 3 ڕۆژ پووکەکەی بڵێ هەو ئەکات بەڵام دوایی چاکە بێ هۆکاری چاکبوونەکەی وەچێگەڕێتەوە ئەو کاتە ئەو نەوعی کە کورتە ئەوە جار وایە بە بۆنی مانەوەی خواردنێک یان شتێک لە بینی پووکەکە ئەمێنێتەوە ئەبێتە هەڵ ئاوسانی بەس کە نەخۆشەکە مەسەلەن پاک ڕاگرێت و ئەیشوات و هەفتەیەک مەسەلەن ئاگای لەیەتی چاکە بێتەوە خۆی بەیەتی بە پزیشک نییە یا لە بینی دانەکانە مەسەلەن ئەمە پێڵێن وەکو گیرفانێک دروستەکە ئەوەش پەت بەکارێنێت و ئەیشوات و غەرغەڕی تایبەت بەکارەهێنێ باشە بێتەوە بەڵام ناوێکی ترمان هەیە پێویستی بە چارەسەری دکتۆرە پێویستەکە پزیشک یعنی چۆنەڵی بە ئاگای لێبێت بەڵێ بە چەند هەنگاوێک باشە هەنگاوی هەیە ئەمە ئەو کەسانە مەسەلەن کە پووکەکان زۆر هەڵ ئاوساوە ئەو هەڵ ئاوساویە مەسەن پێویستەکە سەدانی پزیشک بکە علاجی بۆ بنووسێ پاکردنەوەی دانەکانی بۆ بکە بزانە پووکەکە چۆ شوێنی خۆی یان ناچێتەوە ئەگەر نەچۆ شوێنی خۆی ئەو کاتە پەنابێنە بەر ڕێگەیتە مەسەلە نەشتەرگەری بۆ ئەکرێ ئەو پووکە زیایی چواردەوری ددانەکان ئەبڕێ بە هەمان شێوە بەعکسەوە ئەو کەسانی پووکەکەیان دابەزیوە دیسان ئەشنۆ ژێر ڕەچاوی خاڵەکانی کە پزیشک بۆیاندانێت و ڕەچاوی ئەوانە بکەن بەڵام بازێک کەس مەسەلەن جوان دانیان ناشۆن یان ئەو ڕێنمانی کە پزیشکەکە پێیانەڵێ بەڵێ ئەو کاتە شەچینەوە سەر عیناشە دەبێت نەشتەرگەری تایبەتی بۆ بکرێ ئەو شوێنەی پووکەکەی دابەزیوە مەسەلەن زەرعی نەشتەرگەریەکە چییە یان چۆن ئەکرێت مەسەلەن پارچێک لە مەڵاشوی لێکرێتەوە لەوێ ئەدورێتەوە یان خۆی شتی تایبەتی هەیە کە حازر دروستکراوە ئەخرەتە بینی بووکەکەەوە و ئەدورێتەوە ئیتر مەجموعەیەک نەشتەرگەشە بۆچی لە مەڵاشوو بۆچی لەبەرەوەی کەڕانەکانی عینەشتا پێکاتەکانی تقریبا نزیکە لەیەکەوە بەڵام بازێ جارەوەش ڕەنەکەی تۆزێک سپیە بەیان ئەگۆڕێ ئەوەش تەسیری باشە ئەگەر نەشتەرگەری بڵێ ئەو پووکە لە مەڵاشوی لێ بکرێتەوە بکرێتە جێگەی پووکەکە ئەو کەسە هیچ کاریگەریە یان لە قسەکردنا گۆڕانکاری بەسەر نایە کاریگەری لەسەر قسەکردنی نابێت بۆ قسەکردن زۆر تەسیری نێ بەڵام بۆ لە هەفتەی بیدایەتە توش هیچ گرفتێکی تەندروستی نابێت بەس پێشنتەکە لەوانەیە ئازاری هەبێ نەخۆشەکە ئازاری هەبێ تۆزێک ناڕەحەتە بێن بۆ کاتی خواردن و قسەکردن و ئەوانە بەس ئەوەش لە هەمان کاتایمە قاڵبی تایبەتی بۆکەین و دەرمانی تایبەتی بۆ خێنە سەر ماڵاشوی بۆی ئازەتی نایە لە کاتی نەخوارد ناشتی گەرم و ئاوانی بەرنەکەوە یعنی ئەبێ پێشتریش چەند ڕێنماییەکە جێبەجێکا و دواتریش ڕێنماییەکانی دوای نەشتەرگەری پووک چییە؟ ڕێنمایەکان ئەبێت جوان پاکدانەکانی ڕابگرێت ئەسەلا نەخۆشەکە زۆر قسە نەکە بۆی نەکولێتەوە ئازاری نێ بۆ ماوەی چەندێک و بۆ ماوەی تقریبان هەفتەیەک تا مەسەن تا 2 هەفتە تەقەڵەکانی لابرێ و هەروەها مەسەن خواردنی گەرم نەخوا شتێکە عەزێتی با بیکولێنێتەوە و ئەگەر ئازاری هەبێت ئەوە دەرمانی تایبەتی بۆ نووسرێ ئازارشکێن و غەرغەرەش ئەبێ بە تەکید بەکاربێت غەرغەری تایبەتی یان ئاوخۆی کە زۆر جار ئاوخۆش ئەتوانین بە تاکید بەڵام غەرغەرەی تایبەتی بەکاربێنن لەژێر ڕێنمای پزیشکە باشترە بێت زۆر باشە دکتۆرە کە ڕووی پووک هەیە یاخود هەر هەوکردنەکەیە پێی ئەوترێت کە ڕوو بەڵێ کە ڕووی پووک هەیە و جیاوازەکەشی لە چیایە ئەچێتە بابێکی ترەوە ئەچێتە زیاتر بابی نەخۆشی تایبەتی پووکەوە مەدیسنی پێڵێن ئۆڕڵ مەدیسنی پێڵێن ئەوەش هەیە ئەوە مجموعە سەبەبی خۆی هەیە ئەوەش مەسەلەنێکێ لەوانە ئەو کەسانی کە تاقم بەکارهێنن پاک ڕای نەگرن ئەبێتە هۆی ئەوە
بێتە هۆی کەڕۆکردنی بووکەکە. کەڕۆکردنی بووکەکە زۆر باشە. ئەوەش علاجی خۆی هەیە و دەرمانی تایبەتی هەیە بۆ چارەسەرکردن. زۆر باشە. دکتۆرە کاتێکە کەسێک پووکی هەو ئەکات بڵێ لە شوێنێکە لە ناوچێکی دیاریکراوە هەوکردنەکەی ڕۆیان ئەو هەوکردنە بە تەواوی پووکەکانی ناودەما بڵاو ئەبێتەوە یاخود تەنها ئەو ناوچەیە. خۆی ئێمە بە نەخۆشی پووکەڵێن سایت سپسیفیک یعنی لە شوێنێکی تایبەت ڕوئە جار وایە زۆربەی دانەکانە گرێتەوە جاوە بەشێکی کەمی دانەکانە گرێتەوە. جاری وایە مەسەلەن دانێکە چارەسەرەکرێت و حەلەکرێت و ئەوانیتری ئایبینە. لە چ کاتێکە هەموو پووکەکەی ناوڵێ ناودەم مەسەلەن کەسێک جگەرەکێش بێ شەکرەی هەبێ ددانەکانی پاک ڕانەگرێ یاخود تەلی ددان ڕاستکردنەوەی بەکارهێنابێ ئەوەش یا هەوکردنی پووکەکە یان دای ئەبەزێنێ لە هەردوو حاڵەتەکە ئەوانە تقریبان زۆربەی دانەکان ئەگرێتەوە. زۆر باشە. جەنەتیک هیچ دەرێکە بینێت لە نەخۆشیەکانی پووکە؟ جەنەتیک یعنی بۆ ماوەی تەسیرێکی زۆری هەیە لەسەر پووک. زۆر باشە. ئێستا ئەگەر بە شێوەیەکی گشتی باستێک لە چارەسەر و خۆپاراستنەکەی بکەین هەرچەند لە کاتی وتەکانتە ئاماژت پێکرد بە کورتی بەس ئێستا پێم خۆش ئەوانی کە زۆر دیاریکراوە کە دیارە تایبەتە بە چارەسەر پێمان بڵێ. پێشتر حەسەکەم لە باسی دانشتنەوە دەست پێ بکەم. ئێمە هەمومان دانمانەشوین مەسەن بۆی بۆنی ناخۆش لە دەمانە یان لەبەر چواردەورەکەمان دامانەشوین وازین سپیە بێتەوە ڕێکەبێتەوە بەس نا ئێمە بێ لە مناڵیەوە فێر بکرێن کە دانشتن بۆ ئەیشوین و چۆن ئەیشوین. یان لە تەمەنێکی مناڵەوە ڕێنمای بێ بە مناڵەکان پێیان بڵێ بۆ دانمانەشوین و چۆن بیشوین. ئەو کاتە ینی لە کۆمەلگای زیاتر شتەکە ناسراوترە بێت و سەبەبەکە وازەح بێتەوە. دانشتنیش ئەبێت مەسەلەن فڵچەکەمان نەرم بێ ئازێتی بووکەکە نین زۆربەی خەڵک فڵچەی کارەبایی بەکارهێنن ئەتوانن بەکاری بێنن بەڵام باشتر وایە فڵچەکە خۆت هینی پێ بکەین بەڵێ بیجوڵێنی ئەوە یعنی هینی زیاترە جوڵەی زیاترە و جوانتر پاکێکاتەوە و فڵچەکە نەرم بێت و سەرڕووی هینەکەی ڕێک بێت سەرڕووی فڵچەکە ینی قوس و نایلۆ باشترە. بەڵێ زۆر جار ئەمە وا بیرەکەینانێکە ئەگەر ئەو بەرز و نزمی تیاابێ باشتر بینی دانەکەم پاکاتەوە شتەکە چێتە بابی بازرگانیەوە لاقی نییە ئێمە لە کتێباڵێ ئەبێ ڕێک بێ. باشە بۆ نەرمی و مامناوەندی و ڕقەکەی کامیان باشترە؟ زۆربەی خەڵک کە فڵچەی زبر بەکارەهێنن ئەوەشە بێتە هۆی ڕۆشتنی تەبەقەیەک یان لە دانەکە یان لە پووکەکە ئەبێتە هۆی عەزێدانیا کە بەتوونی دانەکان تەشوی. باشتر وایە کە نەرم بێت و کاتێکی زیاتر پێ بچێت لەوەی بیشۆی وەکلۆی کە کاتێکی کەمە پێچۆ فڵچەی گونجایان کاتی زانستی بۆ دانشۆرین ئەمە لە کتێبە ئەڵێن 2 بۆ 3 دقە بەڵام زیاتریش بێت باشترە 4 دقەش پێ بچێ باشترە. زۆر باشە. کاریگەرییان بڵێم زۆر دانشۆری ئێسمە زۆر جار کە باسیێواکەین دانەشۆرین پووکەکە هەواکات یان دانەکە ئەگەر ئێستا باسی شێکەین ئەبێتە هۆی کلۆربوونی دانەکە ئەی ئەگەر کەسێک زۆر دان پشووە لە ڕۆژێکا 3 جار 4 جار یان هەر شتێ بخوا خواردنێ بخوا دوابەدە یەکسەر دانێشە زۆر دانشۆرین کاریگەری نیە لەسەر پووکەکە و لەسەر دانەکە. بەتاکید هەموو شتێک کەم بێت یان زۆر بێت کاریگەری خۆی هەیە. خێر الأمور وسطوها باشە. ئێمە ئەڵێن دوو جار بەیانیان نانەخۆی دانمانەشوین بەڵێ و شەوان پێشوی بخەوین دانمانەشوین و پەتی دان زۆر زەڕورە بەکاری بهێنین هەمومان دوای دانشتن بێ یان پێش دانشتن بێ. شەوان ئەتوانین ئەگەر کاتمان نییە یان مەجاڵمان نیە پەتیدان بەکاربێنی شەوان پێشوی دانمان بشوین بینەکانی جوان پاکەینەوە بە هێواشی ببێنە بینی دانەکانەوە قوسێکی پێ بکەی بەملا قوسێکی پێ بکەی بوولا بۆی بینەکە جوان پاک بێتەوە یا فڵچەی تایبەتی هەیە بۆ بینی دانەکان ئەتوانین ئەوانش بەکاربێنین. باشە ئەو کەسانی کە دانیان زۆر سفتە یان لای خۆمانەڵێ دانیان زۆر جووتە بێک و بینی نییە بۆ کەسانە جاری وا هەیە پەتەکە ناچێتە بینی دانەکەەوە ئەو کەسانە فڵچەی ناڵە فڵچەی تایبەت هەیە قیاساتە هەمووی ئەتوانە ئەوانە بەکاربێنن یاە مەسەندانی شاشە ئەسڵان پەتەکە زۆر گەورە بۆی ئەوە شەرماشەوە فڵچی تایبەتی هەیە بەس پەتەکان ئێستا نەوەی جیاوازی هەیە دەزوی ددانەکان هەیە مەسەلەن تۆزێک نایلۆنە بە ئاسانتر ئەچێتە ناوە. باشە بەکارهێنانی پەتەکە هیچ کاریگەری نیە لە سەردانەکان داشەش ناکە زۆر جار لای خۆمانەڵێ ئەگەر بەکاری بێنی مەسەن ئاو پاڵێکی پێوانی بۆ خوارەوە ئەوە بە تدریجی ناڕۆیت هەموو ڕۆژێک ئەو زەختە بکێت تەبعانەوەشە بێتە هۆی داڕۆشتنی پووکەکە. زۆر باشە. ئێستا ئەگەر بچینە سەر بابەتی دانەکە و باز لە کلۆربوونی دان بکەین زانین هۆکارەکانی کلۆربوونی دان چیە و بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەوە شەرح بە هەماشەوە ئەگەڕێتەوە بۆ پاکڕانەگرتنی دانەکان
جۆندان نەشتن یاخۆ مەسەلەن کە لە تەمەنێکی مناڵەکان بچووکن خۆیان نازاندانیان بشۆن دایک و باوکیانە بێت ئاگیان لە مناڵەکان بێ یان شیرە خۆن ئەو بەڵخی شیرە بەدانەکانیان ئەمێنێتەوە ئەوش بێتە هۆی کلۆربوونی ددان لە مناڵەت باشە ئەو لە تەمەنی گەورە یا مەسەلەن ئێهمالیە زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئێهمالی مەسەلەن جۆندانە بشۆ سەردانی پزیشک کە بە 6 مانگ جارێکیان لە کاتی پێویستیە ئەو کاتە پزیشکەکە مەسەلەن ئەزانێت تۆ چیتەوە چی بۆ کراوە و چی نییە دانەکان تەبینێ پێتەڵە مەسەن ئەم دانەت کلۆر بوو لە زووا فریاکەی باشترە چونکە هەتا کلۆر بوونە کە بەرەو خوارەوە بڕات و زۆرتر ببێ هەم تێچووی زیاترە هەم ئازاری زیاترە هەم ناڕەحەتی زیاتر دروستەکە. زۆر باشە باس لە قۆناغەکانی کلۆربوونی دانەکەی بەس پێم خۆشە پێشتر لە هۆکارەکانی کلۆربوونی دانا ئەویش هەروەکو هۆکارەکانی پووکە یعنی هەمان کاریگەریان هەیە کەمی ڤیتامین و کەمی کالیسیۆم نەخۆشە درێژخانەکان ئەوانە هەمان کاریگەریان هەیە جەنەتیکیش تەسیری هەیە و بۆ دانەکەش بە هەمان تەمەنیش لە هەردوو حاڵەتەکە تەسیری هەیە. تەمەەن بۆ ینی بۆ پووکەکە تەمەنەکە بۆچی هەتاکو تەمەنەکە و زیاتر بێت زیاتر معارەزابی بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی پووک ببی زیاتر لە تەمەنی 30 بۆ 35 ساڵ بەرەوسەرەوە تووشە بن تا 65 ئەوانە تووشی نەخۆشی پووک زیاترە بن پووکەکان زیاتر دابەزێ هەستەکان دانەکانیان درێژە بێ ئەوە باشە دکتۆرە هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان پووک و نەخۆشیەکانی پووک و دانەکەیان مەبەستم ئەوەیە کە پووکەکە تووشی هەوکردنە بێت کاریگەری هەبێ بۆ سەر دانەکە کلۆرکە یان بە پێچوانەوە گەر دانێک کلۆر بێ کاریگەری بکاتە سەر پووکەکەش و پووکەکە تووشی هەوکردن بکات یان بەکتریاکانی کە تووشی هەوکردن دەکەن لە پووکایان لە کلۆربوونی ددانە جیاوازی تایە بەڵام ئەگەردانێک خۆی کلۆر بێت ناسەحی بێ خواردنی تیاکۆ بێتەوە یان دا ئەبەزێتە ئاستی بووکەکە و خواردن لەو مەنتیقایەکۆ بێتەوە شەبێتە هۆکاری هەوکردنی پووکەکە لەو شوێنە یعنی لە کاتە ڕوئەت کە دانەکەش کلۆر بێت و پووکەکەش هەوکات بڵێ ئەو کاتە بێت چارەسەرەکە بۆ هەردووکیان کرێت جاوا کلۆرەکە لە قەراقی دانەکانە ڕوئەیە خواردنی تیاکۆ بێتەوە بەکتریای تیاکۆ بێتەوە بێتە هۆی سووربوونەوەی قەراقی دانەکە لەو شوێنەیە ئێستا ئەگەر باسێکی قۆناغەکانی کلۆربوونی دامکەین بە چەند قۆناغا تێپەڕێت خۆی ددانەکان یەکەم جار لە ڕووکەشەکەیەوە کلۆرە بێ قۆناغی یەکەم بەڵێ قۆناغی یەکەمە دوای ئەچێتە سەر تەبقەی دووهەمی ددان کە پێوترێت دێنتین ئەوەش کلۆرە بێ دوای بەرەبەرە کە زیاکە ئەچێتە سەر قەراغی ڕێگی نەک ڕێگەکە دەماری ددانەکە ئازارکی ناخۆش بۆ نەخۆشەکە دروستەکە کە نەخۆشکە ئێهمالیەکات ئەچێتە ناو ڕێگەکەوە هەموو دەماری ناو ڕێگەکەش ئیلتیهابەکە دواوە ئەچێتە ژێر ڕێگەکە و ئیلتیهابێک دروستەکە لەوێ و ئەبێتە هۆی ئاوسانی ئەو شوێنە ئەمەش ئەبێ بە چارەسەری تایبەتی کلۆربوونەکە بگاتە قۆناغی سێم ئینجا لایدانەکە ئاوسێت گەشتە ناو ڕێگی ددانەکە و دەماری ناو ڕێگی ددانەکە ئەو کاتە لە شوێنی نییە ئەو ئیلتیهابە بێتە دەرەوە مەسەلەن ئەگەر لە پێست بێ شوێنەکەی مەسەن جەراعەت و پیسەکەیتە دەرەوە بەڵام لە ناو دانا شوێن نیە قەتیسە شوێنەکە لەبەرەوە لە ژێرەوە خۆی هەڵ ئاوسێ کۆ بێتەوە و هەڵ ئاوسێ باشە لە چ کاتێکە دەمار ئەبڕێ زۆر جا لای خۆماڵە دەماری عسابێ بڕێ لە چ کاتێکا پێویست بەوە وەکو باسم کرد لەو کاتێک کە کلۆربوونی ددانەکە ئەچێتە سەر ڕێگی ددانەکە لەو کاتە بەڵێکە ئەچێتە سەر دەمارەکە و ئەو ئازارە دروست دەکات و هینە بێ نەخۆشەکە ناڕەحەتە بێ مەساڵە شەو خەوم لێ نەکەوتویان شەو خەبەرم بۆ تۆ لە ئازارە ئەو کاتە ئیتر باشە دکتۆرە زۆر جار کە کەسێک دانی ئێشێت نازانێت کام دانێتی بۆ ناگەردانی خوارە بێت تەواوی دانەکانی ئێشەیان شەویلگی پێوێشیان سەری پێوەێشێ هۆکاری ئەم تەواوی دان ئێشان و شەویلگە و سەر ئێشەیە گەڕێتەوە بۆچی ئەوە ئێمە تایبەتی ئەوانی کە ئەڵێن سەرمان ئێشێت پێی ئەڵێن ڕفێرت بین مەسەن دانەکە لە شوێنێک ئازاری هەیە ئازارەکە ڕۆ ئەگوێزرێتەوە بۆ شوێنێکی تر ئەوەش دکتۆر بە هەمان شێوە سەری دانەکانیەکە مەسەلەن فەحس پشکنین و فەحسی تایبەتی بۆکە تا دانەکە دیارەکە چ دانەکە مەسەلەن توانی ئەشعای بۆ بگرێ یان هەرا بە سێرکردن مەسە ئەم دانە زیاتر کلۆرە لەوانی تر ئەمە چۆتە سەردەمارەکە بەپێی هینی تایبەتی دەرەکەوێت زۆر باشە ئەگەر باسێک لە هەڵکێشانی دان بکەین
ئەو کەسانی زۆر جار لە مناڵیە لە تەمەنی مناڵیە دانی شیریان هەڵ ئەکێشن ئەو دان دەرهێنانە لە تەمەنی مناڵیە و دانی شیری دەرێنانە کاریگەری هەیە لەسەر دانە هەمیشەیەکانی بەتەکیید کاریگەری هەیە ئێمە تا بتوانین وا لە دایک و باوکەکان بکەین کە لە تەمەنێکی بچووکە مناڵەکانیان بچووکە دانیان بۆ نەکێشن باشترە پڕکردنەوە هەیە شتی تایبەتی هەیە بۆ پاراستنی دانی مناڵەکانیان چونکە ددانی مناڵ وا دروست کراوە مەسەن کە دانێکەکەوێ کاتی دانێکی هەمیشە یەتە دەرەوە مەسەلەن ئەگەر ئەمە دانێکی زوو بۆ بکێشین ئەو کاتە دانەکەی تر یەتە دەرەوە شوێنی ئەوانی تر ئەگرێ خواروخەچی لە ناو دەمی مناڵەکە دروستە بێ ینی بۆیە ئێماڵەی مناڵەکان لە تەمەنێکی بچووکەوە سەردانی پزیشک بکەن هەم ڕایەن ئاشنا بن بە دکتۆرەکە هەم ئەها دانەکانیان لا خۆشەویستە بێ و هەم دکتۆرەکە بە پێی تەمەنی مناڵەکە چارەسەرەکانی بۆ ئەوکە مەسەن گە دانێک پێستی بە کێشان بێ زۆر کلۆر بوو بێت و پێویست کە بۆی دەربێنی دکتۆرەکە قەرار باکە دەریبێنێ ئەو کاتە شتێکی بۆ دروستەکە کە شوێنی ئەو شوێنهینە بهێڵێتەوە بۆی دانێکی تر نێتە شوێنەکەی خواڕۆخێکی دروست زۆر باشە ئەگەر باسێکی پڕکردنەوەی دانەکانیش بکەین ئەو مادانەی کە بەکارهێنێ لە پڕکردنەوەی دانا چییە؟ یان لە چ کاتێکا پێویستەکە کە دانەکە پڕکرێتەوە؟ ئەو کاتێک کە کلۆرەکە لە مینای دان و لە هینایە لە دەندینەکە وەکو باسمان کرد و ئەگەر لە قۆناغ یەکەمی شابێ پێویستە پڕکردنەوەکە بەڵێ بەتەکیید چونکە زیاکە باشە مادەکان کە بەکارهێنێ زۆر جار بەکارهێن سپی بەکارهێنین مادەی ڕەشت سەبعام بەکار نایەت هەم لەبەرەوەی کە جوان نییە هەم لەبەرەوەی کە ئێستا سپیەکە جێگرەوەی ئەوەیە بەڵێ لە ڕووی جوانیش و لە ڕووی باشیشەوە جێگەی هەردووکی کردوەوە زۆر جار ئەبیستین یان ئەیبینین کە دەوترێت دانەکانی کلسی کردووە هۆکاری ئەم دروستبوونی کلسە بۆچی ئەگەڕێتوانەوە و زۆرترین شوێن کە کلسیتیا دروستە بێ کوێیە؟ هۆکاری سەرەکی کلس دروستکردن یەکەم ئەگەڕێتەوە بۆ پاکڕانەگرتن بە ئاینەشت کەڕێنە بۆ نقطەی بیدایەت پاکڕانەگرتنی ددانەکان زۆر تەسیری هەیە لەسەر دروستبوونی کلس چۆن تۆ کە دانە ناشێ خواردنی لەسەر کۆبێتەوە ئەم خواردنە هەر کۆبێتەوە بەرەبەرە خۆیان ماڵ بۆ خۆیان خۆشەکەن چیان بەسەرایەت ڕقەبن بۆ ئەنووسێن و ڕقەبن و ئەبێ بە ماڵی بەکتریا بەڵێ زۆر باشە شت مەسەلە نۆعی لیکەکە مەسەن خەڵکیان لە من هەموو ڕۆژێکدان مەشۆم بەس هەر کلسەکە یەکەم شتیان لەواچە شێوازی دانشتنەکەی مەزبوط نەبێ یان نۆعی لیکەکەی مثلا بە جەنەتیک بۆی ماوەتەوە نۆعی لیکەکە کلس دروستەکە و گوڵی کلۆری دروست بکە بەڵێ زۆر باشە هیوا هەیە بە پێچەوانەوەی نۆعی لیکەکەی کلۆری دروستەکە هیچ کلس دروست ناکە کلس دروست ناکە لەو کاتەیە ئەوەش ئەگەر نەخۆشەکە خۆی بە پاکی دانەکانی ڕابگرێت زۆر باشە سەبەکەی دوانە ئێستا ئەچینە لای هەواڵەکان دواتە بەرداوامی لەگەڵ تا و باز لە چارەسەری کلسەکانی شەکەین بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی هەواڵەکان ئەچینە لای هەواڵەکان و دواتر بەرداوامی بابەشداری ژمارەیەک لە کەسایەتی و دەستەبژێری سیاسی و ڕۆشنبیری لە ناوەندی ڕووناکبیری چاودێر دیداری شەیداران بەڕێوە چوو. بامەدەبوونی شانە زیبرای مەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و شێخ مەقداد بەعادین لە پرسەوی مەکتەبی شەیدانی یەکێتی و بەڕێوەبەری گشتی شەیدان و ئەنفالکراوانی سلێمانی و نوێنەرانی حەزبی و حکومی لە گوندی تەنگیسەر لە یادی 42 ساڵەی شەیدبوونی شەیداران تاجگوڵینەی ڕێز وەفای خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد لەسەر گوڵکۆی شەیداران دانرا. مەڵبەندی هەشتی خانەخین بە ئامادەبوونی لە پرسراوانی حزبی و حکومی و هاوڕێ و هاوسەنگەرانی شەهیدی فەرماندە لیوا حسێن مەنسوور لە گۆڕستانی خێدرزندە لە شاری خانەخین ڕێڕسمێکی بۆ پێنجەمین ساڵیادی شەهیدبوونی لیوا حسێن مەنسوور و زیندوهێشتنەوەی یادەوەریەکانی بۆ عەلی ڕێکخست. مەرجعی باڵای شیعەکانی عێراق داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت دەکات ڕەخنەشی لە مامەڵەی هێزانیەکان بەرامبەر بە خۆپیشاندەران گرت. لە ئاڵمەتێکی ڕەخنەگرتن لەسەر دواکەوتنی پێکەنانی حکوومەتی نوێ مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر لە تویتێکدا داوای لە خۆپیشاندەران و لایەنگرانی ڕەوتەکەی کردووە بە ئامانگی هێزانیەکان مانگرتنێکی ئاشتیانەی فراوان لە نزیک ناوچەی سەوزی ناوەڕاستی بەغدا ڕێک بخەن.
وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن بەیانامێکی بڵاو کردەوە تێیدا ئاماژەی بەوە داوا کە ژمارەی سەربازە بریندارەکانی ئەمریکا بەوەی هێرشە موشکەکەی ئێران بۆ سەر بنکەی عین ئەسەدی ئەسمانی لە پارێزگای ئەنباری ڕۆژاوی عێراق 14 حاڵەت زیادی کردووە. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دوو پرۆژە بڕیاری تایبەت بە عێراق و ئێرانی پەسەند کرد. پرۆژە یەکەم بە دەنگی 236 بەرامبەر 166 ئەندام پەسەند کرا کە تێیدا بڕیاردرا بە سنەوەی مۆڵەتی دەسەڵاتی بەکارهێنانی هێزی سەربازی لە عێراق لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا. پرۆژەی دووەمیش بە دەنگی 228 بەرامبەر بە 175 ئەندام پەسەند کرا کە تایبەتە بە ڕێگەنەدان بە دابینکردنی پارە بۆ هەر گورزێکی سەربازی لە دژی ئێران لەلایەن سەرۆکی ئەمریکاوە. بەپێی ئەو دوو پرۆژە بڕیارە دۆناڵد ترامپ ناتوانێت بەبێ ڕەزامەندی پێشوەختەی کۆنگرێس هەنگاو و بڕیاری سەربازی لە عێراق دژی ئێران ئەنجام بدات. جێمس جەفری نێردراوی تایبەتی ئەمریکا بۆ سووریا ڕایگەیان وڵاتەکەی پلانی مەودانزیکی بۆ کشانەوەی هێزەکانی لە سووریادانە ناوە. ئەم لێدوانەی جێمس جەفری پێچەوانی لێدوانەکەی تیشرینی یەکەمی ڕابردووی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە کە لە دوای هێرشە سەربازەکەی تورکیا بۆ سەرباکووری ڕۆژهەڵاتی سووریا فەرمانی کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە سووریا دەرکرد. تادێت ژمارەیە وڵاتانە زیاد دەبێت کە ئایدانەی دەسوەردانی سەربازی تورکیا لە لیبیا دەکەن بە تایبەتیش لە دوای تێبینیکردنیە و بارە چەک و کەلوپەلە سەربازیانەی تورکیا بۆ پشتیوانیکردنی میلیشیاکان ڕەوانەی تەرابلسی دەکات. حکوومەتی چین بڕیاریدا بە گەڕانەوەی سەرجەم دانیشتوانی شاری ئۆهان لە دەرەوەی وڵات بە ئامانجی گەمارەودانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەو شارە بە مۆڵگەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی نوێی کۆرۆنا دادەنرێت. تادێت کاردانەوەکان سەبارەت بە پرۆژەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە لەژێر ناوی ڕێکەوتنی سەدە بڵاوی کردەوە سەبارەت بە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش کێشەی نێوان ئیسرائیل و فەڵەستین زیاتر دەبێت. لەوبارەیەوە 133 پەرلەمانتاری بەریتانیا نامەیەکی ناڕاستەی بۆرس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا کردووە و تێیدا داوای ڕەتکردنەوەی ڕێکەوتنەکە دەکەن. بەڵێ خۆشەویستان درێژە بە گفتوگۆکانمانەجین لەسەر نەخۆشیەکانی بووک و نەخۆشیەکانی دانیان کلۆربوونی ددانە دەگەڕێمەوە لای میوانەکە. دکتۆرا پێشەوەی کە بڕۆینە لای هەواڵەکان باسمان لە دروستبوونی کلسک لە سەردانەکان. ئێستا ئەگەر باسێک لە چارەسەرەکەی بکەین بزانین کلسی دان چۆن چارەسەر ئەگرێت. خۆی کلسی دان ئەچێتەوە سەر ئەو بابەی کە تووشی هەوکردنمانەکە ئەمەش بە پاکردنەوەی تایبەت لەلایەن پزیشکەوە پاکردنەوەی بۆکرێ. ئەگەر چواردەوری ددانەکە پووکەکەی چواردەوری ددانەکە هەوی کردبوو ئەو کاتە غەرغەرە و معجون و فڵچۆشتی تایبەتی بۆ نووسرێت بۆ ئەوەی یعنی چاک بێتەوە ئەو پووک چارەسەر لەویایە. بەڵێ هەوکردنی ددانەکانیش بە شێوەیەکی گشتی یعنی یەکێکە لە شەشەم باوترین نەخۆشیەکان کە تووشی کۆمەلگا بێ ئەمە لە عالەمە و یەکێکە لە نەخۆشە گرانەکان ماسە نەخۆشەکانی دان بەهام چوارم گرانترین نەخۆشین بۆ چارەسەرکردن. گران مەبەست لە ڕووی تێچوونیان مەبەست چارەسەرەکەیەتی کە گران چارەسەر گرانە هەم ماوەتەکان گرانە هەم بۆ نەخۆشەکەش زانی زۆری لەسەرەکەوێ و هەروەها مەسەلەن لە ئەمریکا لە شوێنێکی وەکو ئەمریکا لە 147.2 نەخۆشی پووکیان هەیە. مەسەلەن لە شوێنێکی وەکو بەریتانیا لە 145 کەمە ڕێژەیەکی بەڕاستی زۆرە نەخۆشی پووکیانە. مەسەن لە ئەمریکا بەحەزکرا ئێستاانەیە لە ساڵی 2020 ئەو 47 بکەن بە 40 کەمی بکەنەوە بە وەقایە و ئەوشتانە بڵاوکرێتەوە ڕێنمایی تایبەتی بۆ ئەوە و هەروەها لە مەسەلەن بۆ لە ڕووی گرانیەکەەوە لە وڵاتی بەریتانیا 2.8 بلیۆن لە ساڵێکا خەرجەکرێت بۆ نەخۆشی بووک بۆ چارەسەرکردن. بەڵێ کاما بەڕاستی ئەمە بێمە بە بەرچاوی ڕابگرین بۆ ئەوەی خۆمان بپارێزین. ئەمەش چۆن مەسەلەن 6 مانجارێک سەردانی پزیشک بکەین بۆی کلسمان هەبێت بۆ مالابا پاکی بکاتەوە هەم بەکتریا سەر ڕووی دانەکان لا ئەچن کلۆربوون کەمە بێتەوە پووک هەوکردن کەمە بێتەوە پارێزگاری زیاتر لە ددانەکانمانەکەین. لە ساڵێکە پێویستە چەند جار سەردانی دووجار ینی 6 مانگ؟ بەڵێ 6 مانگ جارێک ئەو کاتە پێویستە بە پاکردنەوە بێ پزیشکەکە بێتەڵە پێویستە بێتی بیکە پێویستی پێنە بە مەسەڵە 6 مانگی تر کە هاتیتەوە ئەو کاتە ئەیکەین بە پێی پێویستیەکان دیاریەکرێت. زۆر باشە بە پێی ئەو داتایی کە لەبەردەستی بەڕێستاویان و داتانی کە بڵاو ئەکرێتەوانێ نەخۆشیەکانی پووک زیاترن یاخو نەخۆشیەکانی دان و کلۆربوونی دان؟ هەردووکی زۆر یەکێکن لە نەخۆشە باوەکان.
لە ڕیزبەندیەکە کامیان لە پێشەوە یانکی وەکو یەک وایە چونکە هەردووکی بە بۆنەی بەکتریاوە دروستە بێ و هینێکی بەسەری زۆر بڵاو بێتەوە لە شوێنەکەیە کلۆربوونی ددانێکێکە لە سەبەبە ڕئیسیەکانی بۆی دانەکە و لە دەستپێی و لەگەڵ یا بووک مثلا لە سایە 5 بۆ 10 لە عالەما 5 بۆ 15 عفو لە عالەما بە بۆنەی نەخۆشی بووکەوە دانیان لە دەسێن دانیان لە دەست بەڵێ کەمە ڕێژەیەکی بەڕاستی زۆرە زۆر باشە هیچ خواردنێک یان خواردنەوەیەک هەیە کە کاریگەری هەبێ لەسەر پووک و لەسەر دانەکە یان بەپی نەخۆشیەکان لەسەر دانەکان ئەمە هەمووانە زین شیرینەکان ئەو مادانێک کە ئەلرجیکن بە دانەکانەوە بۆ دان بەڵێ کۆلا و خواردنەوە گازیەکان چا قاوە ئەمانە هەمووی تەسیری تایبەتی خۆی هەیە لەسەر بووکەکە باشە خواردنەوە گازیەکان چی وەکو کۆلا و ئەوانیش ینی کاریگەریان هەیە مەبەستن کاریگەری نەرێنیان هەیە زۆر باشە ئەمە بۆ مناڵیش هەر بە هەمان شێوەیە بەتاکید لە مناڵا خراپتر چونکە دانەکانیان ناسکترە بێ زیاتر خواردنی سەحی بخۆن میوە بخۆن خواردنە ڕێشاڵەکان بخۆن باشە پێشتر باسمان لە کلس کرد لە مناڵە کلس بڵێ دانیان کلسەکات یاخود لە چ تەمەنێکەوانێ دانەکان تووشی دروستبوونی کلسە بن لە مناڵە کەمتر کلس دروستە بێ ئەگەر دروست بێ ینی مثلەن تۆزێک کەمە شتەکە کەمە یانی مەخۆم کەم بینیومە ئەوەش بە پاکردنەوەی تایبەت بۆی چارەسەرەکرێت بەس ئێمە ناتوانین جیهازی کارەبای هەر بەدەست دەتوانین بۆی لابەرین ئەمە بەبوونی دان نەشتنەوە تووشە بێ بۆ مناڵی شەر بە مناڵ زۆر باشە ئێستا ئەگەر باسێک لە سپیکردنەوەی دان بکەین یان بڵێ پاکردنەوەی دان کە زۆر جار لای خۆمان مادەی سروشتی یان بڵێن ئەو مادانە بەکارێن هەنێک کەس خەڵوز بەکارەهێنێ تۆزی خەڵوز بەکارەهێنە لە دانەکە سپیە کاتەوانێ ئەمان تا چەند دروستە ئەو شتانەی کە ڕووی زانستیەوە مەسەلەن لە فەیسبوک و سۆشیال میدیا بڵاوکرێتەوە شت نییە باگراوندێکی زانستی لە پشتەوە بێلانە یەکێک هەڵتا بە قسێکی کردبێ بڵاو بوو بێتەوە یانی ئەمە زیاتر ئەبێ بەپێی ڕێنمایەکانی پزیشک بڕۆین بەڕێگایە و پاراس خۆمان بەرچاوڕابگرین نەک لە زۆر جار سۆدەی نان ئەڵەن سۆدەی نان بەکارێن تۆزەکە خرێتە سەر فڵچەکەەوە بەکارێن یا مەسەلەن ئەزێتی دانەکانە ئەن خۆی مادەی سپیکردنەوەش لە ئەسڵا بتەوێ و نەتەوێ تەبقێک لە دانەکەت ئەبام ئەگەر لای پزیشکیش بیکەی جاوارە خۆ لە ماڵەوە دانیشی دوو سۆدەوەشتانە بەکاربێنی بەڕاستی ناتەن بەکارهێنانی لێزەر هیچ زانیاریەکەی هەیە لەسەری بەڵێ بەتاکید باشە ئەو لێزەرە چۆن بەکار ئەهێنێ لە چ کاتێکا بەکارهێنرێەوە سپیکردنەوەی مەسەن دانەکانیان ڕیزە جوانە ڕێکە عیبینە تۆزێک ڕەنەکەیان بەدڵنیاڵێن دکتۆرە سپیکردنەوەمان بۆ بکەم سپیکردنەوەکەیان بۆ بکەین ئەوەش مادەیەکی هەم ئاینەشت مادێکی تایبەتی بەکارهێنرێت ئەچێتە سەر دانەکە ئەو تەبقەی دانەکە چۆنەڵی نەرمێکاتەوە ئەمەش بە یارمەتی ئەو لایتەی کە لێ ئەدرێ ئەو هێنەی کە لێ ئەدرێ و سپی ئەبێتە ئەو تەبقەی سەر ڕووی دانەکە ڕات و سپی بێتەوە هیچ کاریگەری لەسەر لاوازبوونی دانەکە دروست ناکات یان دانەکە لاوازکات بازە کەسێک تووشی حساسیە بن لە دانەکانیانە مثلەن ئەڵێ هەوای بەرەکەوێ حساسە بێ بەست لە ڕێی ئازار مەسەڵ ئاوی ساردی بەرەکەوێت حساسە بێت هەستیانە گەرمەکانی بەڵێ زۆر باش ئەمەش ئەبێت غەرغەڕۆ معجونی تایبەتی بۆ بنووسرێت و بخرێتە ژێباری چاودێریەوە زۆر باشە ئەگەر باسێک لە دروستکردنی کیفی دانکەین لە چ کاتێکا کیفی دان دروست دەکرێت کیفی دان لە چ کاتێکا دروست دەکرێت مەسەلەن دانێک دەمارەکەیمان بۆ بڕێوە باشە سەرەوەی ددانەکە کەمە دیوارەکان دانەکەی کەم ماوەتەوە ئەو کاتە بۆی ددانەکە بمێنێتەوە و شوێنی خۆی هەبێت چونکە هەتا دانی خۆمان بێت و دانەکە ئەسڵی بێوەکو بڵێ باشترە وەک لەی دانەکی دروست کراوە بێ زەر ئەو ئەوانە دانەکە ئەمێنێتەوە پڕکردنەوەی بۆکرێ و بچووکەکرێتەوە و کیفێکی بۆکرێ ئەمە لەم حاڵەتە لەم حاڵەتە مەسەن دانێک نەما بێ بۆشاییەکەوێ لۆ بینە ئەتوانی دوودانەکەی تەنیشتی بۆ بچووکەکەیتەوە و کیفی تایبەتی بۆ ئەو سێدان ئەکرێ ئەمە لە کاتێکە ئەگەر سێدان پێویستکە یەکدان بەڵام ئەبێ دوو کۆڵەکەی بۆ بچووک بکرێتەوە بۆی هەڵگری ئەو دانە بێت کە لە ناوەڕاستان نەماوە زۆر باشە بێ دانێکی ئەم لەو دانێکی ئەو لای مابێت بۆی چاکرێ ئەو دانە کە کیفەکەی بۆکرێ هیچ تووشی هیچ نەخۆشیەکە بێ لە نەخۆشیەکانی دان یاخود ئەو کیفەی پارێزێت ناهێڵێت ئەو کیفە خۆی وەکو پارێزگاریە بەقوتێکە بۆی چونکە ئەو دانانەی کە دەما بڕێنیان بۆکرێت ناسکە بنەوە برتڵ ئەبنەوە بە ئینگلیزی وای پێڵێت بەڵام کیفەکەش لە ئاینەشێت ئەبێتە هۆی هەوکردنی ددان ئەگەر بە شێوازێکی زانستی دانەنرێت مەسەن جاوا زۆر پاڵی پێوانم بەڕوڕی پووکەکە ئەو پووکێ چواردەوری کیفەکە
هەو ئەکات خوێنی لێ لە کاتی شتنا لە کاتی پاکردنەوە ئەمانە هەمووی کێشەیە زۆر باشە لە کۆتاییە پێم خۆشە باسێک لە شۆردنی دامکەین بە شێوەی زانستی زۆر جار ئێمە بەهەڵە فڵچە بەکار ئەهێنین یاخود وای لێ ئەەکەین کە پووکەکە ببات یاخود وای لێکە کە بەشێکی میناکە بەرێ بە شێوەیەکی زانستی چۆن فڵچە بەکار ئەهێنرێت وەکو باسمان کرد پێشتریش فڵچەکانمانە بێ نەرم بێ و زبر نەبێ باشە و لەسەر ڕووی دانەکە بە 45 دەرەجە ئەیخێنە سەر ڕووی بووکەکە چۆن لە هەزێکی بچووکی پێیکەین و بەرەو ڕووی سەرەوەی دانەکە ئەیبین ئەمە سێجار باشە سێجار هەر دانێک مەسەن لە دیوی ناوە لە دیوی دەرەوە سێجار ئەم هینەی بۆ ئۆکەین ئەم پرۆسێسەیە بۆ ئۆکەین لە دیوی دەرەوە لە دیوی ناوە سێجار هەزەیەک بە فڵچەکەمانەکەین و بەرەو ڕووی سەرەوە ئەیبین ئەمە هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێ و هەم تەندروستە و هەم کە دوای دەدانشتنەکە زمانی لە دانەکان تۆستەکەی سافە بێ ئەو سافبوونانی هیچ خواردن و شتێکی هیچ پێوەینەما باشە لە کاتی داشتنە پێویستە کە زمانیش بشۆریان زۆر جاڕڵی ئەگەر زمانت پاک نەکرد بێت و زمانەشە وەکو دانیشتنە شۆری بێ بەتاکی زمانشتنیش لەگەڵ دانشتنایە چونکە زۆر بەکتریا زمان خۆی ڕیشاڵیە بەکتریا لە بین ئاكۆ بێتەوە جاوا بۆنی ناخۆشەستن لێەوە دروستە بێ لەبەرەوە بیشۆی پاکڕای بکری بۆ بڵاوبوون نەبوونەوەی بەکتریاکان لە ناودەما زۆر باشە زۆر چارکە کەسێ فڵچە بەکارهێنێ فڵچەکە ئاوا بەکارێن ینی مەبەستم شێوەی ئاسۆی بە ئاسۆی بەکارێنێ ئەمەیان بڵێ هەڵەیە نابێ بۆ شێ بەکاربێنێت بەتاکیت هەڵەیە ناتوانین شتووە بەکاربێنین هەم بۆ پووکەکە حەزێتە بێ هەم دانەکانیش دائەخورێتەوە زۆر باشە دوا ڕێنمایی تۆ یان دواوتی تۆ لەسەر هەوکردنی دان و هەوکردنی پووک ببوورە لەگەڵ کلۆربوونی دانا ڕێنمایی تۆ چییە؟ بۆ هەموومان پێویستەکە مەسەلەن جوانتر دامان بشوێن ئاگامان لێبێ سەردانی پزیش بکەین 6 مانجارێک بە شێوازێکی مەسە مەزبوط خۆمان بپارێزین لەو شتانەی کە زەرەریان هەیە بۆ دانەکانمان ئەگەر نەخۆشیێکمانە بێ زوو بچین چارەسەری بکەین بۆی تەسیری زیاتری نەبێ مەسەن بێ بۆ ناودەمان و شتنی دانەکان زۆر زەڕورە دووجار بەیانیان وشەوان بەڵام زۆر باشە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ سپاس بۆ ڕێنماییەکانت زۆر سپاس بۆ دکتۆرە لۆنا كاوە خوێندكاری ماستەر لە نەخۆشیەکانی پووک زۆر سپاس ماندوومان کردی. هاوڵاتی بەڕێز هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین بێگومان خواردنی تەندروست وەرزشی پێویست نووسنێکی باش لەگەڵ دەرونێکی ئارام هۆکارت بۆ لاشەیەکی ساخ قوربانی بە تەندروستی خۆتمەدا لە پێناو هیچ شتێکدا چونکە تەندروستی گرنگەکەی دەرناکەوێت تاکو لە دەستی نەدەین. بەڵێ خۆشەویستان لە تەوەری دووەمی بەرنامەکە لەگەڵتان بەردەوامە بین تەوەری دووەمی بەرنامەکەشمان گفتوگۆکردن دەبێت لەسەر نهێنیەکانی خێزانی بەختەوەر بزانین ئەو نهێنیانە چین یاخود ئەو بنەمانە چین کە وا پێویستەکە لە ناو خێزاندا هەبێت یاخود ئەگەر ئەو بنەمانە پەیڕەو بکرێت لە ناو خێزانێکدا ئەوە ئەو خێزانە دەبێتە خێزانێکی بەختەوەر و دەبێتە خێزانێکی نمونەیی هەر بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز ئاكۆ عەبدولکەریم عەبدولواحیدمان کردووە ڕێنمایکاری دەرونی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانن کاک ئاكۆ سڵاو لێبێ و بەیانیت باش پێم خۆشە سەرەتا وەکو ناساندنێک یاخود وەکو پێناسەیەک بۆ بەختەوەری خێزان بزانین بەختەوەری خێزان چییە و لە هەمان کاتدا ئایا بەختەوەری لەگەڵ دڵخۆشیە هەمان تێڕوانینی هەیە یاخود تێڕوانینەکەی جیاوازە ئەگەر جیاوازە جیاوازەکەی لە چیایە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش بەڕاستی ئەمڕۆ لەبەرەوە ئێمە لە شاری هەولێرە و لەگەڵتان قساکەین ئەمڕۆ یادی یەکی شوباتە کە کۆمەڵێ شەهیدماندا ئەو ساڵە کە خۆم یەکێ بووم لە نزیکەوە ئاگام لەو کارە ساتە بوو سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان و بۆ کەسوکاری شەهیداندا ئەنەوێنین بەنسبەت ئەو تەوەری خۆشبەختیەوە بۆ خێزان بەڕاستی خۆشبەختی بەختەوەری خێزان بڵێن ئەتوانین بڵێن واتای مانەوەیە
لە هەموو بوارەکانە یعنی ئەگەر بێت و ئێمە بەختەوەر بین مانەوەمان زۆرترە بێ یعنی ئەو خێزانە سەرکەوتوترە بێ واتای مانەوەی مرۆڤە لەبەر ئەوەی کە بەڕاستی بەختەوەری ئەتوانین بڵێن مرۆڤ لەبەرەوەی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ئەگەر بێ بەختەوەری لەگەڵ دەوروبەر لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵ یایەتی بەختەوەر نەبێ و بەخۆشی نەژی بەڕاستی لە ڕووی تەندروستی و دەرونی و لە هەموو ڕێکەوە دەڕوخێ لەبەر هۆکاری چییە؟ سەرەتای کە مرۆڤ کە تووشی کێشابێ لە کۆمەڵایەتیەوە تووشە بێ دوای ئەو کێشە کۆمەڵایەتیانە ئەبنە کێشەی دەرونی بووی ئەو کێشە دەرونیانەش لەبەر ئەوەی بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگایەکین تۆزێ وەکو بڵێن ڕۆشنبیری دەرونی و وشیاری دەرونی و کۆمەڵایەتیمان کەمە هەست بۆ ناکەین کە ئێمە دەروونمان نەخۆشەیە کێشەی کۆمەڵایەتیمانەیە کاتێک هەست بە خۆمانەکەین کە جەستەمان هاوارەکە بۆ نمونە ئازار لە جەستە دروستە بێ لە حتا کێشە لە مەسەئیلی هەزمی خواردن و ئەوانە کاتێ سێرەکەی بێتە کێشەیەکی جەسەدی زیاتر خۆی دەرەخا ئەو کاتە کێسەکان یان نەخۆشەکان ڕووەکەنە دکتۆری جەستەیی بۆ چارەسەرکردنی کێشەکانیان زۆر جار کە دەرمانیشیانە دەرێت چارەسەر ئیسفادەی ناکە دێتەوە لە ئیسفادەم لە دەرمانەکە نەکردو ئەجا زۆر جار ئێمە لەگەڵ دکتۆرەکان قسەمان کردو ئەگەر ئەو نوع خەڵکانە هاتنە لاتان و زانیتان هەندێک کێشیان هەیە بە دەرمان چارەسەر ناهێت زووزوش دێنەوە ئەگەر بکرێ بنێرێ بۆ ئێمە وەکو سایکۆ ثێرەپست معالجی نەفسی ئەوانە بۆی سەرچاوی کێشەکانیان بدۆزینەوە و هاوکاریان بین و چارەسەری بکەین بەنسبەت دڵخۆشیەوە ئەتوانم بڵێم دڵخۆشی وەکو تاکە کەسە بەڵام خۆشبەختی ئەتوانین بە گشتی بە کۆمەڵ مەسەلەن چ لە خێزانێک هابی یا لە کۆمەڵگایابی یان لە ژیانی ڕۆژانەیە خۆشبەختیت هەبێ ئەوە دڵخۆشیەکە بە تەنیایە بەڵام خۆشبەختێکە و دەرون سەلامەتیەکە لە ناو کۆمەلگا بە کۆمەڵە یعنی بێ لە ناو کۆمەڵێکا وەک خێزان چۆن جەوێکی وا دروست دەکرێت بۆ هەموو ئەندامانی خێزان و بۆ بەڵێن بە سەرەتا وەکو خێزان دوایی وەکو شوێنی کار دوایی وەکو کۆمەڵگا ئەو خۆشبەختی فراهەم بکرێت ئەویش بەڕاستی هەر یەکەی دەبێت ڕۆڵی خۆی بینێ و شیاری خۆی هەبێ بەڵێ زۆر باشە کاک ئاكۆ پێم خۆشە باسێک لە بنەماکانی بەختەوەری خێزان بکەین یا بزانین ئەو نهێنییانیان ئەو بنەمانە چین کە پێویستە لە خێزانێکە هەبێت بۆی کە ئەو خێزانە بێتە خێزانێکی بەختەوەر بێتە خێزانێکی نمونەی بەڕاستی ئەوەی زۆر کاریگەرە ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە وەکو پێم وتی لە زۆر ڕۆشیاری کەمە ئەگەر بێت و هەر مرۆڤێک لە هەر شوێنێک بێ هەست بە بەرامبەرەکەی بکە بە مافی بەرامبەرەکەی بەشی زۆری کێشەکان چارەسەرە بێ بۆ نمونە ئێمە خێزان دروست دەکەین زۆر لە کۆمەڵگەی ئێمەیە چ گەنجەکان چ ئەو خەڵکانەی کە ئەسنە پرۆسەی خێزانەوە یان هاوسەرگیریەوە با بڵێن بەشی زۆری هەوڵەدا هەچی حەز و ئارەزووی خۆیەتی بۆ خۆی فراهەم بێ بیر لە کەسی بەرامبەر ناکاتەوە من وەکو هاوکێشەیەک هێناومەتە بڵێن بۆ خۆم دروستم کردەوە هاوکێشەیە ئەڵێم 50 دەکاتە 100 ئەگەر کەسی بەرامبەر 50 مافی 50 بدەیتێ لە پرۆسەکە و خۆشە 50 ئەو وەختە کە کۆت کردەوە ئەکاتە 100 کەواتە 100 تۆ بەختەوەری و سەرکەوتووی لە کارەکەتە بەڵام ئەگەر ئەو بابەتە بۆ خۆت ڕاکێشی یعنی تەنیا بیر لەوە بکەیتەوە کە بۆ خۆت بێ بۆ نمونە 180 بۆ تۆ 20 بۆ بەرامبەرەکەت ئەو کاتە چێشمە چێش دروستە بێ ئەوەش لەوە دێ کە ئێمە یەکتر قبول ناکەین هەستیش بۆ ناکەین کە ئێمە کاتێک پرۆسەی هاوسەرگیری دروستەکەین بۆ نمونە ئەو کەسەی بەرامبەرمان لە خێزانێکی تر لە کۆمەڵگایەکی تر لەوانەیە لە شارێکی تر لە کەلتوریش ترەوە هاتووە ئەگەر بێت و ئێمە ئەو شتانەی هەموو خۆمان بسەپێنین بەسەر ئەوە و پێی بڵین ئەوە خۆشبەختیە بۆ خۆمان و تەنیا بیر لە خۆمان بکەینەوە طبعاً بەڕاستی پرۆسەکە خەلەلی تێکەوێت و سوود لە یەکتر نابینی بەڵام ئەگەر بێت و تۆ
دڵی کەسی بەرامبەر ڕاگری یەک کەسی بەرامبەر قبول بکەیت وەکو پێم وتی ئێستا تۆ ئەو کەسەی کە دێتە ژیانتەوە لە شوێنێکی ترەوە هاتووە یعنی ئێمە وەکو دەروونناسی ئەڵێن کە دوو جمک کە لە ناو سچی دایکێکەوە دێ و لە بەرهەمی باوکو دایکێکە جیاوازن جیاوازی تاکە کەسی هەیە ئێمە ئەبێ یەکتر قبولکەین ئەبێ ئەو مەسلەیە قبولکەین کە ئێمە جیاوازی ئەو کاتە بەختەوەری دروستە بێ ئەمە لە ڕووی کە وەکو هاوسەرگیری لە ڕوویەکی ترەوە وەکو باوکو دایک ئەگەر خۆبەخشیمان هەبێت ئەگەر تەنیا بیر لە خۆمان نەکەینەوە ئەگەر ئەو گیانەمان تیا بێبیر لەوە بکەینەوە کە مناڵەکانمان مافی خۆیان بدەینێ بیر لە بەرژەوەندیان بکەینەوە ئەوجا بە مقابلی ئەوەش بیر لەوە بکەینەوە ئێمە وەکو بڵێن تۆ یانواتی کۆمەڵگەین یعنی ئەگەر خێزان بەختەوەر بوو کۆمەڵگەش بەختەوەرە بێ ئێمە ئەگەر ژیانێکی بەختەوەر بۆ خۆمان دروستکەین بۆ کۆمەڵگەش بە هەمان شێوە بێ دوای ئەوە خێزانی ئێمە وەکو کۆمەڵگەی کورد و ئەو ناوچەی بڵێن شەرق ئەوسەد ئێمە هەمووی بەستراوین بەیەکەوە وابەستەین بەیەکەوە یعنی جاری وا هەیە تۆ کە خێزانەکەت بەختەوەر نییە کاریگەریەکەیتە سەر خێزانەکانی دەوروبەریش وەکو بۆ نمونە ماڵی باوک و ماڵی دایک و خوشک و برا و کەسوکار کە تۆ کێشەت هەبوو میوانێکت هات ڕوویەکی خۆشی نادەیتێ کێشەت هەبوو خواردنەکەت خۆش نابێ ئەو بەو شێوەیە ئیستیقبالی ئەو بیوانە ناکەی کە تێدە ماڵە کە وەکو وتم ئێمە کۆمەلگایەکی کۆمەڵایەتین یعنی زۆر هاتوچۆی یەکەکەین کە بتوێنێتەوێ کاریگەری خراپەکەیتە سەر دەوروبەرت بۆ نمونە ئەوەی کە مەسە بەڕاستی کۆمەڵێک خەڵک هەند ئەزمونێکی زۆریان لەو بابەتەیە هەیە یا بڵێن تەمەنێکە بەیەکەون ئەو ژن و مێردەیە ئەو خێزانە هەیە زۆر جار خێزانی نوێ کە دروستە بێ ئایا مناڵی خۆتە ئایا خوارزاتە برازاتە دێنە ماڵەکەت سەیری ژیانی تۆکەن دەرز لە تۆ وەرەگرن بۆ نمونە مناڵەکەت کە تۆ لە ماڵەوە هەموو ڕۆژە شەڕتە ئەو مناڵەوە ئەزانێ ژیان تەنیا شەڕە لە ناو خێزانە کە خێزانی دروست کرد ئەویش بە هەمان شێوە بیرەکاتەوە بۆچی مەسەلەن ئێمە کۆمەڵگەی ئێمە بەشی زۆری شەڕەکان دایک و باوک شەڕەکەن لەبەر چاوی مناڵەکانیان شەڕەکەن زۆر جار ئەگاتە تونند و تیژی لێدانیش بەڵام ئەوەی کەشتی خۆشە و عیلاقەی چۆن ئەڵێن حەمیمی و نزیکە و ئەوەیە زیاتر ئەچن لە ژوورەکان دەرگا لە خۆیاندا خەندایک و باوک ئەو مناڵانە ئەو عائلەیە بەس شەڕە بینێ ئەو عیلاقە خۆشەی کە لە بینی ژن و مێردایە زۆر بەکەمی بینێ ئەوە بەڕاستی کەم و کوڕیەکە لە کۆمەڵگەی ئێمە زۆر جار من باسم کردووە ینی دەبێ منداڵ هەست بەوەش بکا کە تایک و باوک خۆ یەکتریان خۆشەوێت تەنیا شەڕ و ئاژاوە نەبینێ بەڵێ کاک ئاکۆ بەڕێزت لە وتەکان تا ئاماژەت بە هەڵبژاردننی هاوسەرکان باست لە هاوسەرگیری کە باست لە ئەرکی دایکان و باوکانکە پێم خۆشە باسێک لە هەڵبژاردننی هاوسەر بکەین تا چەند هەڵبژاردننی هاوسەران کاریگەری هەیە لەسەر ژیانی خێزان و لەسەر بەختەوەری خێزان یان زۆر جار ئاستی ڕۆشنبیری ئەم دوو هاوسەرە کاتێکە هاوسەرگیریەکەن ئاستی ڕۆشنبیری هەریەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر بەختەوەری خێزان بەڵێ بەڕاستی بەداخەوە ناڵێم ئێمە بەشی زۆری کارەکانمان کە ئەیکەین کاردانەوەیە بۆ ئەو کەلتورەی هەمانە و ئەو کۆمەڵگەی کە دیایژی یعنی ئەبینی باوکێک کۆمەڵێ شەهادەی هەیە و زۆر زیرەک و زۆر بەتوانە لە کاتی سەر تەلەڤیزیۆن و ئەوانەیە زۆر قسەی گەورەکە لەوانەیە بەخۆشمەوە بەڵام وابەستەی کەلتورین لە ناو کۆمەلگا کاریگەری زۆر تەداخولەکە لە ژیانی ئێمەیە یعنی جاری وا هەیە ئەو بەڵگە نامە و شەهادانەی کە وەرەگرتووە چ باوک چ دایک کاریگەری کەمە بێ لەسەر ژیانی ڕۆژانە لەبەرەوەی بۆ نمونە ئەو ژنە چێتە ماڵی باوکی و دایکی یا لەگەڵ خوشکوشتیا دانیشێ هەندێک قسە ئەکرێ کاریگەریە یان دەبینێ لە دەرەوە مەسەڵەن خەڵکێکە بینێ بۆ نمونە لەسەر کار کەسێک ئەڵێ من چوومەتە بازار شتم کڕی وام کرد تا ڕادەیەکی زۆر ئەو
شتانە کاریگەری تێکە وازانێ خۆشببختی لەوەیە کە چوە بازار شتی کڕی و مەسرەفی پارەی کرد و جلوبەرجی گۆڕی خۆشببختی لە زۆر شوێنی تر هەیە خۆشببختی لەوەیە کە تۆ کەسی بەرامبەر بتانی ڕاگری ئێمە زۆر جار خوا شتێکمان پێ بەخشێت ئەبێ بیپارێزین یعنی کاتێک کە پرۆسەیەکی زەواجەکەی کە خێزانێ دروستەکەی کە مناڵ دروستەکەی ڕاگررتنی ئەو بابەتە گرنگە بۆ نمونە ئێستا ئێمە مەسەن توانین بێنیتە سەر حکوومەتیش ئەتوانین بێنیتە سەر وڵاتیش کە تۆ خوا وڵاتێکی وا جوانی داویتە تێ کە ژیانێکی خۆشی دای مەسەن بۆ نمونە ئێمە حکوومەتی خۆمانەیە تا چەند بە هەوڵ دەینەوە حکوومەتە بپارێزین تا چەند پاکوخانی شارەکەمان بپارێزین و جوانیکەین تا چەند کاتێ ئەچینە گەشتیاری ماوەیشتر بەهارە و خەڵگەچێتە ئەو دەشت و دەرە ئەو وڵاتە جوانە خۆشەمان هەیە ئەو ڕووبار و ئەو دەشت و دەرەمان هەیە تا چەند پیسی دەکەین پرۆسی خێزان و ژیانی خێزانیش بەو شێوەیە کە تۆ خوا خێزانێکی دایتێ چوار دیواری دایتێ دووسێ مناڵی جوانی دایتێ دەبێ زۆر هەوڵ بدەیت کە بیپارێزی کە بڵێ پێم خۆشە باسێک لە فاکتەری سەرەکی کە بگەڕینەوە باز لە خێزان بکەین فاکتەری سەرەکی لە خێزاندا بۆ بەختەوەری بۆ کێ ئەگەڕێتەوانێت زۆر جار لە خێزانەکاندا باز لەوە دەکرێت کە دایکان ڕۆڵی سەرەکیان هەیە لە پەروەردەکردنی مناڵەکانیانە و لە گەورەکردنی مناڵەکانیانە ئایا تەنها یەک کەس لە خێزانە ڕۆڵی سەرەکی دەبینێت لە بەختەوەری خێزاندا یاخود دەبێ هەموو ئەندامانی خێزانەکە بە یەکەوانێ کاریگەریان هەبێت لەسەر بەختەوەری خێزان و خۆشببختی لە ژیانیانە من هەر لە سەرتاوە پێم وتی ینی مشکلە ئەوەیە چاپڵە بەدەستێ لێ نادرێت زۆر جار ئێمە کۆمەلگەکەمان تێکەڵە یعنی بەتەنیا دایک و باو کاریگەریان لەسەر مناڵ نییە لەسەر پەروەردەی مناڵ و فراهەمکردنی خۆشببختی بۆیان دەوروبەریش کاریگەری هەیە ینی کە ئێمەش چۆن کاریگەریمان لەسەرنەوەی دوای خۆمان هەیە ئەو گەنجانە چاو لە ئێمەکەن کە تەمەنێکمان لە پرۆسە و ئەزمونێکی زۆرمان بەڕێ کردو لە پرۆسی هاوسەرگیری و لە پەروەردەکردنی مناڵە دایک و باوکی ئێمەش و کەسانی دەوروبەریش ئەو کاریگەریان هەیە یعنی بەتەنیا دایک نییە بڵێ بەس بەڕاستی ئێستا ئێمە لە زۆر پرۆسە دواکەوتون ینی سەر وەختایەک کە ئەو مۆبایل و ئەو شتانە نەبوو ئەو تەتەور و ئەو تەکنەلۆجیایە نەبوو خەڵک سوودی لە گەورە ئابینی ڕێزی لە گەورە ئاگر گوێی لە گەورە ئاگر زۆر جار لە گوێی ئاگردانێک یا لە شوێنێکی گەرم کەسێکی بەتەمەن و بە ئەزمون دائنیش قسەیە کرد و ڕێنمایی باشی ئەدا بە مناڵەکان و بە گەنجەکان لی فێرە بوون بەڵام ئێستا بەڕاستی تەکنەلۆجیا ئەو دەستەی لە دایک و باوک و لە حتا لە مامۆستاش سندوێتەوە کاریگەری زۆر خراپی هەیە بۆ بابەتی پەروەردە و بۆ پەروەردەکردنی مناڵ بەڕاستی پرۆسەی پەروەردەش من هەستەکەم لە پاشە لەو ڕۆوە چکە ئێمە پەروەردە و فێرکردنمان هەیە ئێستا ئەوەندەی گوێ ئەدرێتە فێرکردنەکە گوێ نادرێتە پەروەردەکە ئێمە بمانوێ نەمانوێ کاتێک مناڵ هەتا 6 ساڵی لە ناو ماڵەوەیە کاریگەری دایک و باوکی لەسرە بەس لەوە بەدواوە ئەچێتە قوتابخانە و ئەچێتە خوێندنگا مامۆستاکەی دەبێتە پێشڕەو بۆ ئەو دەبتە قدووە بۆ ئەو مناڵە چاو لەو مامۆستایەکە هەستەکەی کە بەشی زۆری ئێستا ئەو جۆرە هەست بە ئینتیمایە بۆ نیشتیمان و بۆ وڵات نییە ئەو مامۆستایە بۆ نمونە لە پێش چاوی تەلەبەکەی جگەرە هاچێشە و زۆر جاریش من دیومە مامۆستاکە پارە ئەدا بە مناڵەکە ئەڵێ بچۆ پاکەتم بۆ بێنە لە دەرەوە جگەرم لێ بڕاوە یعنی ئەوە من زۆر بە شتێکی زۆر خراپ پێزانم بۆچی ئەو مامۆستایە لە دوای دایک و باوکاتێتە دەبێتە قدووە بۆ مناڵ دەبێتە پێشەنگ بۆ مناڵ یان مەسەلەن ئەوەندەی کە ئێستا ئیحتیمامەدرێ بە جلوبەرگ و بە ئۆتۆمبیل و بۆ ئیحتیمام نادرێ بە ناوەڕۆکی مرۆڤ چ لەلایەنی دایک و باوکەوە چ لەلایەنی دەرەوە کۆمەڵگا بەڕاستی ئەوە جێداخە ئێمە زۆر جار خەڵکەکە هەموو بیر لەوە کاتەوە چەند زلی تازە بۆ مناڵەکەی بکڕێ و چەند پێڵاوی تازە بکڕێ و چەند مۆدێلی سیارە بگۆڕێ ئەو نەبیر لەوە ناکاتەوە کە مناڵێک یا کەسێک تاچێک پێ دروستکە بۆ کۆمەلگە دواڕۆژ ئەو کۆمەلگەی سوودی لێ ببینێ و نیشتیمانەکەی سوودی لێ ببینێ بەڵێ
بەڵێ کاکۆ ئەگەر باسێک لە لایەنی دارایی بکەین لایەنی دارایی تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆشببختی و بەختەوەری خێزان هەرچەند زۆرجار ڕۆژانە ئەیبیسی کە دەڵێن فلانە کەس دەوڵەمەنە باری مادی زۆر باشە بەڵام بەختەوەر نییە و بەڵام بە پێچوانەشانە هەیە باری دارایی باشیش نییە و یان مامناوەندیان هەژاریشە بەڵام بەختەوەرە ئەم لایەنی داراییە تا چەند کاریگەری لەسەر بەختەوەری خێزان هەیە بەڵێ من ئێستا پێشتر بۆم باس کردی پێشتر ژیان زۆر سادە بوو ئەو وەسایلانەش نەبوو بەڵام خۆشببختی هەبوو کاتێک منە چوومە دەرەوە لە کۆڵان دراوسێکەم ئەیپەرستم هاوکاریە کردم ئاگای لێمە بوو کە کەسێکی بێگانە بوو لە تۆ بەڵام ئێستا تەنانەت باوکو دایکەکە لەبەر بابەتی دارایی فریاناکەی و مناڵەکەی بە خێوکا و پەروەردەی بکە بەیانی سەعات هەشتە چێتە دەرەوە تا سێ لە ناو کارە هەتا دێتەوە بە پەلەپەل خواردنێک دروست دەکا یان خواردنێکی ساردە بووی دوێنێ گەرمەکاتەوە یان خواردنێکی لێ ناوە لە بەیانی زوو یە تەواویەکە کاتێ سەیرەکەی ئەو مناڵە یا ئەو خێزانە تەنانەت خواردنەکەشیان تەبیعی نییە باوکەکەش بە هەمان شێوە هەر غارەغارێتی هەر هەڕائەکا بۆی کاسبی بکە دووسێ دەوامەکە بەس بۆی فریا بکەوێ ژیان بۆ خێزانەکەی دابینکە کرێ خانوو بدا و مەسرەفی سیارە بکە و جلوبەرێک بکڕێ ئەو شتانە کاتێ سەیرەکەی ئەمە هەمووی لەسەر حسابی پەروەردە و خۆشببختی و خێزانەیە چکە بەڕاستی دوێنێ لە یەکێ لە بەرنامەکانی تەلەڤیزیۆن کەسێکی بێگانە ئەوەندەی بەلاوە خۆش بوو دەیگۆ کۆمەڵگەی ئێوە زۆر خۆشە ڕۆژانی هەینی هەموو خێزان کۆوە بێتەوە لەسەر سفرە و نانەخوات و بە یەکەوە بە یەکترەگەن ئێمە پێشتر هەموو ڕۆژەکانمان وابوو بەس ئێستا ئەوە تا کەسێکی بێگانە خۆشی بەوە دەرەبڕێ و حەسوودی بەوە کاکە ئێمە ڕۆژی هەینی و ڕۆژی شەمە لەگەڵ مناڵەکانمانین بەڕاستی دابڕانێکی زۆر هەیە ئێستا لە خێزان و ئەوانە کاریگەری زۆر هەیە لەسەر خۆشببختی و خۆشگوزەرانی خێزان هیوادارم خەڵک بەڕاستی دایک باوک بیلۆ بکەنەوە جارێکی تر بێنەوە سەر سفرەیەکی گەرم و لەگەڵ یەکا کۆبنەوە هەموو شتێک هەر مادە نییە هەموو شتێک هەر پارە نییە چکە تۆ کاتێک کە خواردنێک ئەگەر بەهاترین خواردن بکڕە خۆشترین خواردن کە بڵێن لە تەلەڤیزیۆنەکان دیعای بۆکەن یان لە زۆر شوێن لە تەلەڤیزیۆن و لە فلیم و لە شتیوایی بێنێ و خەڵک هۆگریەوەیە بیگاتێ و بیخوات ئەوەندە تامی نابێ بەقەدەر شتێک کە خۆت بیکەیت و وەکو جاران بۆ نمونە یاپراغێکی کوردەواری یان تۆڵەکەیەکە یان شتێکی سادەیە کنگرێک کە ڕۆژ بە ڕۆژ ئێستا دەرەکەوێ ئەو خواردنە سادانەی ئێمە خواردومانە کە لە ماڵەوە ئەیکەین و کە ئەومان سوودێکی زۆر زۆر بۆ تەندروستی مرۆڤ هەیە و بۆ مرۆڤ هەیە نەک ئەو خواردنانەی کە لە چێشتخانەکانە کرێت و بە هەزار شێوە زۆر جار کە ئیبیسین خواردنی ئەکسپایرە و بۆنی ناخۆشە تامی ناخۆشە فرێش نییە ئەوانە بەڕاستی کاریگەری هەیە خێزان بریتی نییە لە پارە و بریتی نییە لە پارەپەیاکردن بریت نییە لەو شتە بەهایانەی کە هەیە تۆ ئەگەر خۆشببخت نەبی لەگەڵ خێزانەکە تا لە هەر شوێنێکا دانیشی هەر خۆش نییە و هەر خۆشببختی ناگەین بەڵێ کاک ئاکۆ زۆر جار خێزان دەبینین کە لە دەروی ماڵەکانی خۆیانە زۆر ڕێز لە یەک دەگرن زۆر دڵخۆش دیارن زۆر تەبان ئەمە تا چەند نیشانەیەکە بۆ بەختەوەری خێزانێک یان بە شێوەیەکی تر بڵێم بەختەوەری خێزان تا چەند دەوروبەر هەست بۆ بەختەوەریە ئەکات ئایا هەستی پێ دەکرێت یاخود ئەوە تایبەتە بە خێزان و خێزان خۆی هەست بۆ بەختەوەری ئەکات بەداخەوە من ناڵێم ئێمە بەشی زۆری کۆمەلگاکەمان وای لێ هاتوو بۆ کەسانی ترەژین بۆ خۆمان ناژین یعنی ئەوەندەی هەوڵە دەین عیب و کەم و کوڕی خۆمان بشارینەوەگەر هەش بێ ئەوەندە هەوڵ نادەین چاچکەینەوە لەبەر چاوی خەڵک وا خۆمان دەرەخەین کە ئێمە خۆشببختین و ژیانێکی خۆشە بینە سەر بەس فیسەبیلی ئەوەی کەسی بەرامبەر وا تێبگای ئەمە خۆشببختین لەبەرەوەی هەستەکەی کەسی بەرامبەر دڵسۆزی تۆ نییە من ناڵێم جاران خەڵک زۆر بە خەمیەکەوە بوو زۆر جار
کە کێشەیەکی بەسیط لە خێزانێ دروستە بوو هەموو ڕویان تێکرد و ئاشتەواییان پیا کرد ئەگەر نوقسانێ عیبوو یەکەم و کوڕیەک پیا بووە لە خێزانێکە هەموو ئەو دەوروبەرە کە سوکارەکە کۆبوونەوە کێشیان بۆ حەلە کردی بەڵام ئێستا بەداخەوە یەکێ لە وتەکان کە خوێنومەتەوە لە ماوەی ئەڵێ خەڵک وای لێ هاتووە کە سوکاری نزیک وای لێ هاتووە چۆن بە دوای کەنزێکە ئاگەڕێ بە دوای خەڵشڵ و زێڕ ئاگەڕێ ئاوا بە دوای ئەوەی ئاگەڕێ عیبێکی بچکۆلە لە تۆ بدۆزێتەوە تۆی پێ پشتێنێتەوە یعنی بەڕاستی چۆنەڵی بەهاکانی ناو کۆمەلگا بە شێوەیەکی لێ هاتووە مرۆڤ تەنانەت ناتوانێت لەگەڵ خۆشیان ڕازگۆ بێ. زۆر سپاس کاک ئاکۆ زۆر سپاس بۆ وتەکانت سپاس بۆ تۆ ماندوومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز ئاکۆ عەبدولکەریم عەبدولواحید رێنمایکاری دەرونی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە هەر لە هەولێرەوانەیە پەیامنێرمان کاروان مەسعودمان لەگەڵدایە کە ئەمڕۆ یەکی شوباتە 16 ساڵ تێپەڕێت بەسەر کارەساتی تەقینەوەکەی ماڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان 16 ساڵ بەسەر یا تێپەڕ دەبێت کاروان سڵاو لێ بێ و بەیانیت باش 16 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یەکی شوباتە کە لە ساڵی 2004دا تەقینەوە لە ماڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە قیدوی پارتی دیموکراتی کوردستاندا بوو ئەم ساڵیادا لە ئەمڕۆیە چۆن بەڕێواچێ لە هەولێر؟ بەڵێ چنوور بەیانیتان باش دیارە ئەمڕۆ 16 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کارەساتی یەکی شوباتکە لە جەژنی قوربانی ساڵی 2004 ئەو کارەساتە کردەوە تیرۆریستیە ڕوویدا دیارە کۆمەڵێک شەهید و برینداری لێکەوتەوە ساڵانە لە شاری هەولێر لە مۆنومێنتی شەهیدانیەتی شوبات لە نێو پارتی سامی عەبدوڕەحمان کە یەکێکە لە شەهیدەکانی ئەو کردەوە تیرۆریستی ئەم یادا دەکرێتەوە لێرە کە سوکاری شەهیدان میوانان حزب و لایەنە سیاسەکان حکوومەت بەشداری تێدا دەکەن چنوور من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کارەساتە و 16 ساڵەی ئەم کردەوە تیرۆریستیا من هەواڵ سعدی ئەحمەد پیرە دەدوێنم کاک سعدی بەیانی باش ئەمڕۆ ڕۆژێکی خەمناکە بۆ هەمووان لەم ڕۆژەدا ئێوە چی دەڵێن پێیانتان چییە؟ بەڵێ ڕۆژێکو ئەمڕۆ 16 ساڵ لەمەوبەر ڕۆژی یەکەمی جەژنی قوربان ئەو کارە تیرۆریستیە لەلایەن جینایەتکارانی ڕەشپۆش ئەنجام درا ئەمانە کە دەیان بینی زۆربەی زۆری کە سوکاری ئەم شەهیدانن بە بەرپرس و بە هاوڵاتی جێگای نیگەرانیە و ئەمە جینایەتێک بوو لە تاریخ بێوێنەیە لە ڕۆژێکی وەکو ئەو ڕۆکە خەڵک خەریکە دەست و دەروون لەگە یەکتری پاکە کاتەوە ئەوان جینایەتێکی لەو بابەتە دەکەن بەڵام ئێمە لێرە لە بارگای مەڵبەندی سێ ڕێخستنی هەولێر و لە بارگای لە قیدوی پارتی زیاتر لە 100 شەهید بە هەردوولا و زیاتر لە 100 بریندار باردوولا کە ئەمە کارێکی زۆر گەورە و توانرا و بۆشایە تا ڕادەیەک پڕ بکرێتەوە بە ڕۆڵەکانیان لێرەدا سوپاسی کە سوکاری ئەو شەهیدانەکەم کە من یەکێکم لەوانە 5 شەهید لە ماڵی ئێمە هەیە برام برازام کوڕی برازام و دوو کەسی زۆر خزمی نزیک جگەلەوەی کە ژمارەیەک لە سەرکردەکانی هەردوولا بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کە ڕەفیقی ڕێگای دایان ساڵەی من بوون جێگای نیگەرانی و دڵتەنگیە بەڵام خەڵکی کوردستان خەڵکێکی شەهید پەروەرە و ئازادی نرخی گرانە ئەمڕۆ دوو دیاردەی گرنگ هەیە دیاردەیەکیان ئەوەیە کە ئەو دایکانە بەرز ڕاگرین لەسەر منداڵەکانیان دانیشتن و ماڵەکانیان تێک نەدا هەبوو 6 مانگ بشووی کردو هەبوو ساڵێک بشووی کردو بەڵام بە مناڵێکەوە دانیشتن یا بە دوو مناڵ دانیشتن مناڵەکانیان بە پشتیوانی حکوومەتی هەرێم نێردرانە خوێندگا و فێربوون و ئەستا کچ و کوڕی گەورە و تەمام و مهندسن دکتۆرن و بە دڵێکی پڕ ئومێد لەم کۆمەلگایە کار دەکەن ئەوەی تریان دەبینین کێشەی پرسی ملەتەکەمان بەرەو پێش چوە و گەیشتە قۆناغێک کە ئەمڕۆ کۆمەلگای نێونەتەوەی بە ئەمریکا و رووسیا و بە وڵاتانی تر و لە کۆڕ و کۆڕبەندە نێو دەوڵەتیەکان احتیمامێکی گرنگ بە کورد و عەلەمی کوردستان و بە بەرپرسەکانی کوردستان دەدرێت ئەوەش لە پرشنگدارەکەیە کە بەرهەمی
قوربانی و خەواتی ئەمانەیەک شبات و ئەوانەی پێشی ئەوانەوە دوای ئەوانە. کاک سادی تیرۆریستان ئامانجیانەوە بووکە نێوماڵی کوردی تێک بدەن بۆی کە لە دوو کردەوەی تیرۆریستی لە هەمان کاتدا لە بارگای مەڵبەندی سێ و لقی دوو ئەو کردەوەیان کرد بەڵام ئەمە کاریگەری نەبوو لەسەر پتەوی و نێوماڵی کوردی تا چەند ئەمە تینوێتی هاوڵاتیان و باڵی خەڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەشتێنێکە داوای زیاتر یەکریزی نێو ماڵی کوردی دەکەن نا بە دڵنیاییەوە یەکێک لە وەڵامە گرنگەکان وەڵامە دروستەکانی ئەو نوعکارە تەرۆریستیانە یەکڕێزینەتەوە کەمانە و تەباییە یەک دووەمیش هەوڵدان بوو ماندوونەبوون لە بەرەو پێشبردننی خەبات و کاروانی ڕزگاری ملەتەکەمان تاگاتە دوام منزلگای ئەو ڕوودەبینی لە عێراق هەڵا و بەزما دەبینی لە وڵاتانی عەرب لە شەمالی ئەفریقیا لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەمان لە ڕۆژاوای وڵاتەکەمان هەرێمی کوردستان بە مقارن لەگەڵ ئەوان تا ڕادەیەکی زۆر ئارامە ئەوە دەگەڕێتەوە سوپاس بۆ هەموو تاکێکی ئەم خەڵکی کوردستانە کە زەرمەند بووە لەسەر پێستی خۆی هەستی بە ئازار کردووە ئەمڕۆ دەیەوێ بە یەکگرتووی ڕێزەکانی بە هەوڵ و تەقەلای بێوچانی کۆتایی بەم تراجیدیا بێنێ و هەوڵی سەرخستنی پرسەی ملەتەکەی بدەن. ئەندامی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی چێشتمانستان زۆر سپاس کە لە گەڵمان لەم ڕووماڵە بەڵێ چنوور کەمێکی دیکە مەراسیمی یادکردنەوەی 16 ساڵەی کارەساتیەکی شوبات دەست پێ دەکات لێرە کەسوکاری شەهیدان حزب و لایەنە سیاسیەکان ئامادەن یعنی وەک لە دوای منەوە دیارە ئەو مونەمێنتەکەیە هەمووان چەفکە گوڵی ڕێز و وەفا بۆ شەهیدان دادەنێن لێرە هەمویان لێرەن بڕیارە پاش کەمێکی دیکە بە بەشداری سەرۆکی حکوومەت مەراسیمەکە دەست پێ بکات لێرە هەمووان ئامادەن چاوەڕێ دەکەن کە پاشکەمێکی دیکە مەراسیمەکە دەست پێ بکات بەڵێ چنوور من دەگەڕێم وەلای ئێوە. زۆر سپاس بۆ تۆ کاروان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بۆ کاکسادی ئێمەش لێرەوانێ سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی گەلی کوردستان دادەنێنی بە تایبەتی شەهیدانی یەکی شوبات وەڵێ خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هەتا سبینێ و با کۆمەڵی بڕگۆ بابەتی نێوەی نەوە خزمەتەوەی ئازیز شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.